دوای نەمانی داعش عێراق چاوەڕوانی دەست و دیاری و کۆمەکی وڵاتانە بۆ نۆژەنکردنەوەی، بەڵام لە هەرکوێ ئەو باسە ئەکرێت دەستێوەردانی ئێران لە عێراق وەکو بربەستێک باسەکرێت. حکوومەتی ئەمریکا لەو باوەڕەدا دەسوەردانی ئێران لە عێراق زۆر فراوانە، نایانەوێت بەشدار بن لە ڕاوێژدانی ئاسایش و ئاوەدانکردنەوەی ئابووری تا نەزانن کە دەسوەردانی ئێران لە عێراق بەکوێ دەگات. بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان ئەو شارانەی لەژێر دەستی داعشدا بوون لە عێراق وێران بوون. هەر لە مووسڵ 54 گەڕەک وێران بووە، 2,600,000 ئاوارە نەگەڕاونەتەوە. بەبوونی ئەو هەموو میلیشیا شیعیانە ئایا دەتوانرێت ئاسایش بۆ ئەو بیانیانە دابین بکرێت لە ئەگەری چوونیان بۆ عێراق و بەشداریکردنیان لە ئاوەدانکردنەوەی عێراق. سیاسەتێکی وەزارەت دەروی ئەمریکا لە ئارادایە کە دەبێت بارگای حەشتی شعبی 20 کیلومتر لە هەر بنکێکی ئەمریکایی و دوور بێت ئەوانەی مەشق بە عێراقیان دەکەن. بەڵام گەورەترین کێشە لەگەڵ هێزەکانی حەشتی شعبی نییە. کێشە ئەوەیە کە هێزەکانی سوپای قودس دەتوانن جلوبەرگی سوپای عێراق بپۆشن. ئەوەش نیگەرانی بۆ 4,000 ئەمریکی دروست دەکات کە ڕاهێنان و ڕاوێژ بە عێراقیان دەکەن. ئەوان دەتوانن مەترسی دروست بکەن وەک کوشتن و ڕفاندنی ئەمریکایەکان. مەترسی گەندەڵی لە عێراق لە مەترسی تیرۆر کەمتر نییە. ئەوە بەرپرسە عێراقیەکانیش واڵێن. باڵێزی عێراق لە واشنگتن هیوای بە بڕیاری عێراقیەکانە کە لە نێو ئەو لیستانەی هەڵبژاردن کێ دەکەنە سەرۆکوەزیران. هەڵبژاردن لە عێراق شتێکە کەمایە شانازیە و دەنگدانێکی ڕاستەقینەیە. تا دوای تەوابوونی هەڵبژاردن کەس نازانێت داکامەکانی چی دەبێت. پرسیارێک زۆر بووە تا مایی مشتومڕ. ئەو مەشقوڕاهێنانی بە عێراقیەکانە کرێ لە نێویشیاندا میلیشیا شیعەکان دەچێتە قازانجی کێوە. ئایا چارەسەری دیکە لە ئارادایە؟ سیاسەتی دەروی ئەمریکا ئەبێت لەو کاتە سەر هەڵبدات. ئێمە ئامۆژگاریمان داوە بەرنامەی مەشقوڕاهێنانەکەی لە عێراق بگوازێتەوە بۆ هەولێر بۆ دەستپێکردن و بناغەدانانی هێزی ئاسایشی کوردی سوننە و عەرەبە سوننەکان بۆ ئەوەی داعش نەتوانێت بگەڕێتەوە ناوچە سنووریەکان و هەروەها بەرگردن لە ئێران لە دروستکردنی ناوچەیەکی تایبەت بەخۆی لە باکووری عێراق. باڵێزی عێراق لە واشنگتن لای ئاساییە کە وڵاتانی هاوسێ کاریگەریان لەسەر یەکتر هەبێت، بەڵام چاودێران دەستێوەردانەکانی ئێران لەسەر عێراق بە شێوەیەکی ترە بینن. ئاساییە کە وڵاتانی هاوسێ کاریگەریان لەسەر یەکتر هەبێت. ئاساییە ئێران کاریگەری لەسەر عێراق بێت و هەروە عێراقیش کاریگەری لەسەر ئێرانە بێت. سەیری ئەمریکا و کانەدا بکەن. ئایا ئەمریکا کاریگەری لەسەر کانەدا نییە؟ ئەوە لە نێوان وڵاتانی هاوسێ ئاساییە کە پەیوەندیشی باشیان هەبێت. هەڵبژاردننی مانجی ئایر لە عێراق ڕوونی ئەکاتەوە کە شتەکەی عێراق بەرەوکۆ لەنگەرەگرێت. چاوەڕوانی عێراقیەکانیش لە هەڵبژاردن چی بێت؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.